لە شۆفێری بارهەڵگرەوە بۆ پەیکەرتاشێکی بەناوبانگ، واسهێنان لە گەشتە دوورەکان و دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ بەردا. ئەم پەیکەرتاشەی شاری ناسریەی خواروی عێراق عشق بۆ شوێنەوارە دێرینەکانی وڵاتەکەی پاڵنەری داهێنانەکانی ئێستایەتی، دەست و پەنجە و چەکوشەکەی دەستی، پارێزەری شوێنەوارەکان و خۆبوتنی شوێنگرەوەی باپیرە پەیکەرتاشەکەیەتی و خولیایەکیش لە دڵدا. بديت أقلد بالآثار السومرية تقريبا 10 سنوات بديت أشتغل بهن استمريت أشتغل 5 ساڵ کۆپی پەیکەرە سومێرەکانم دەکردەوە بۆ بەهێزکردنی دەستەکانم و خۆشەویستیم بۆ شوێنەواری وڵاتەکەم، پاشان ڕوانیم کارەکان جێگای گرنگی پێدانی خەڵکە. لە ماڵێکی سادە و ساکار دەنگەدەنگی چەکش و قەڵەمی دەستی گەنجێک مێژووی وڵاتێکی وێرانە سەر لە نوێ نوێژە نەکاتەوە. ئاخر وڵاتی مابەینە نەهرێن ناکرێت بێ پەیکەرە دێرینەکان بێت. أنا ما كنت أعرف من نەدەزانی جەستەی مرۆڤ سێ بەشە. لە کتێبخانەکەی خاڵم هەر گۆڤارێکم بدیبایە بە پەنجەی دەستم دەم پێوا و نەخشەیم دادەنا تا محەممەد هات و لە ڕووی زانستیەوە فێری کردم. ئەگەر حکمت وەک خوێنکارێکی ئەکادیمیا فێری زانستی پەیکەرتاشی کردبێت وەلێ لە دنیاشدا دەستڕەنجینی بێ زانستی ئەکادیمیا زۆرن کە شاکاری ناوازەیان پێ دروست کردووە. پەیکەرتاشەکەی ناسریەش خەیاڵ و دنیابینینی ئاوێزانی کارەکانێتی. خلال هاي الفترة اللي مر بيها البلد جائحة كورونا لەو ماوەیە کە وڵاتەکە بە دۆخی ڤایرۆسی کۆرۆنادا گوزەر دەبێت ماوە دێمە لای مامۆستا ئەحمەد فێرم دەکات. پێکەوە لە مێژووی ئەو هەموو پەیکەرە شارستانیە دەڕوانین هەوڵم داوە سوود لە زانیاریەکانی ببینم. پەیکەرە مێژوویەکانی شارستانی عێراق لە ماوەی ڕابردوو بەدەستی چەکدارەکانی داعش زۆرێکیان ڕوخێران، وەلێ لەم ماڵەی شاری ناسریەدا جارێکی تر مێژووی وڵاتێکی وێران بە پێوە وەستاون. تەنانەت ئێستا مۆزەخانەکانیش چاویان لە دەستی پەیکەرتاشەکەیە. عمل فني كبير قام به النحات أحمد حسن. کارێکی گەورەیە هونەری پەیکەرتراش کە ئەحمەد حەسەن بە هاوکاری موزەخانە پێهێستاوە بەنیازین لە بەردەم موزەخانە دابنرێت. دوو پەیکەری گەورەی شاگۆدیا و ئۆڕنای سۆمەریەکانە بە بەرزی 3 متر و نیو. مۆزەخانە و زۆر شوێنی گشتی شارەکە جێدەست و پەنجەی ڕەنجینی پەیکەرتاشێکی پێوە دیارە، خوازیارە ڕۆژگارێک نەوەی نوێ بە کارەکانی بیناسنەوە. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا.